بەڕای من زیادبوونی خۆکوشتن تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی و فیلمانەی کە پەخش ئەکرێ ڕۆلی هەیە لەبەرەوە فیلمانێک کە پەخش دەکرێت کوشتن وەکو چارەسەری ئاخاتە ڕوویان کە کەسە پاڵەوانەکە بینیت خۆیە کوژێ بە شتێکی باش یان بە شتێکی ئارێنی یان بە شێوەیەکی کاریزما ئاخرێتە ڕوو ئەزام زۆرە کاریزمایە کار لە هەرزەکارەکە هەرزەکار خۆ لەو تەمەنێ بەدۆی کاریزمای ئەگەڕێ کە بینی خۆکوشتن بەشێکە لە کاریزما وەتو وەکو پۆزێ وەکو لایەنێکی هێزەی بینێت جۆرێک لە بیرۆڕا لە ناخی دروستە بێ لە مێشکی دروستە بێت کە چارەسەرێکی باشە ئەگەر تووشی کێشەیەک بوو خۆی کوێش ئەوە بە کەسایەتێکی بەرز داهاندرێنێک بە کەسایەتێکی لاوەز کە ڕای کردووە لە چارەسەرکردنی کێشەکان کاتە توانین یەکەمیش لەوەیە کە بیکەین وەکو پرۆژەیە سا دەبێ ئەو فیلمانێک کە پەخش دەکرێت سانسۆر لە سەرتانم کەسایەتە پاڵەوانەکان لە ڕۆڵی کەسایەتی خەراب لە ڕۆی کوشتن لە ڕۆلی کێشانی مادی هۆشبەر و جگەری ئەو شتانی کە زیان بە مرۆڤ گەیەنێ لەو ڕۆڵانی دووری خانەوە ئێستا وای لات و کەساتە خراپەکان دیاردە خراپەکان بۆ تا سیمای کاریزما و پاڵەوانێتی لە ڕۆیکی تریشە پەروەردە پێویستە کوڕ پەروەردە بکرێت لەسەرەوەی کە پاڵپشتی دایک بێت خوشک بێت ئافرەت بێت ژن هەیە ئێستا دەکا لە دوای مناڵبوون تووشی خەمۆکیە بێ بۆچی تووشی خەمۆکیە لەبەر هیچ جۆرە پاڵپشتێکی نییە کە پاڵپشتی نەبوو کە کەس نەبوو پشتی بگرێت کە کەس نەبوو لەو حاڵەتی کە ئەترسێت مەسئولیەتێکی گەورە هاتوۆتە سەری بەڕای من خۆکوشتن جگەرە کێشەیەکی کۆمەڵایەتیە بەهۆی ژینگەی دەوروبەرەوە ڕۆدات و کۆمەڵگە هۆکاری سەرەکیە بەڕای من لەبەرەوەی ئەو زەختە زۆری بەهۆی کۆمەلگاوە توش دەبێت وا ئەکات یعنی تووشی سترێسی بیت وا ئەکات تووشی خەمۆکی بیت یعنی بەردەوام چاڕشتی گەورە و باشت لێ ئەەکەن هەموو ئەمانە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوی کە تووشی خەمۆکی بیت و خێزانەکەت هاوکارت نەبن ئەوە واکات یعنی هەڵ بۆ خۆکوشتن دەی یعنی هیچ کەسێک سەرتا گەر بیرۆکەکەشی بە مێشکا بێ ناچێت جێبەجێ کات هەتاوەکو نەگاتە لوتکە یعنی بیرکەوە ئەو کەسە چەندە زەختی لەسرە کەوای کردووە بیر لە خۆکوشتن کاتەوە و جێبەجێشی بکات یعنی پێویستە سەرتا لە خێزانەوە دەست پێ بکەی دواتر لە کۆمەڵگاوە لەبەرەوەی ئەم جوانە هۆکاری سەرەکین بۆ کەسێک هەڵی خۆکوشتن بدات تاکی تەندروست ئەو کەسەیە کە پارێزگاری لە کولتور و ڕەسەناتی خۆی دەکات پارێزگاری لێ دەکات ناچێت هانا بەرە بە خۆکوشتن و هەروەها خۆکوشتنیش ئەگەڕێتەوە بۆ چەندین لایەن وەکو باسمان کردێک یەکێک لەوانەش نەبوونی خێزانی باش کە کاریگەری هەیە بەسەر ئەو کەسانەوە و نەبوونی کۆمەڵگەیەکی باش کە ئەوش وەکە ئەو کەسە هانا بۆ ئەو شتە بەرێ و هەروەها زاڵبوون کولتورەکانی دەروی وڵات زاڵبوون بەسەرمانە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی خۆکوشتن و هەروەها لە وڵاتی ئێمەدا پیاوسالاری هەتا ئێستاش بوونی هەیە کە ئەڵێن پیاوەکان ئەڵێن لە پشتی ژنانی بەڵام بە هیچ شێوەیەک وانە لە پشتیانی تەنها قسەیەکە هۆکاری خۆکوژی ژنان خاصە لە کۆمەڵگای کوردی هەر لە کۆنەوە کوبرەی ژن بەلاوەندرا چۆمرەی ژن دائیمەن بەکەم سیرکراوە و لە مێژوشدا چەندان جار لەمەمان دێتەوە بەردەم کە ژن زیندە بەتاڵ کرایە یاخود پشتگوێ خراە بە هەمان شێوە بەس ڕای من خاصن لە ئێستا لە 2023 یان 2021دا هۆکارەکەی ئەوەیە کە ژن تەنیایە یان کەس بەعام لە ناو عایلەکاندا زیاتر گرنگی بە کوڕان دەدرێ هەر لە کوردەواری خۆماندا کوڕیان لە بۆ ئیشدانای کچیان لە بۆ ماڵەوەدانایان لە بۆ مێردکردنێ و تەنیاییش کاریگەری هەیە لەگەڵ لایەنی دینی تەنیایی لایەنی دینی دەکەونەوە ینی هەمان بابەتەوە دەکەونەوە هەمان ئاسۆشی ئەگە کەسێک بەدین بی باوەڕی بەخوا هەبێ یان کەسێکیکەی لەگە بێ کە خوا پێ ببیربێنێتەوە طبعا فکرەی خۆکوژی و شتانەی نایەتە مێشکردنی زمانی ئەو دنیای کاتیە و تاقیکردنەوەیە جاری وایە هەندێک جار بیستمانە زڵاشی باشە و زڵاشی خراپەیە وا لە کچەکە دەکات یعنی فکرەی خۆکوژی لێبێ یان هەز بە دابڕایی بکە یانەوە تا گرنگی بە منداڵەکان کردا بگرنگی بەو نادا یان ئەوە تا وای لێکا زوو بە مێردی دەدا لە کۆڵ خۆی دەکاتەوە بە تەمەنێکی بچووکەوە منە 16 یان 13 ساڵی نایە خوێندەکەی بکات هەرزوو لە کۆڵ خۆی دەکاتەوە هەر بۆیە شەکسەکەش هەست بە کەمی دەکا ینی هەزەکە کە کەمترە لە مرۆڤێک هەرچەند لە قورئاندا کە باس کرا
نەژن نەپیا و هیچیان لە یەکدی زیاتر نینە هەمووی هەمان خەڵق هادوشیان خەڵقی خوانە هەمان مافیان هەیە بەس لە ڕووی جەستەییەوە هەندێک باری جەستەییەوە فەرقیان هەیە بەڵام من کۆمەلگا کاریگەری لەسەری هەیە چۆنیت پێ ناسەکردنی ژن یان کچ کە دەبێت بێدەنگ بێ یان نابێ زۆر کراوە بێ دەبێت شەرمن بێ بەڵام کۆمەلگا ئەو زەختێک لە خاتە سەرژن یاخود کەس کار لەوە دەکات چۆن فکر لە خۆ بکاتەوە یان چۆن خۆی ببینێتەوە بەڕای من زۆربەی هۆکارانەی کە وا دەکا چ ژن چ ئافرەت فکر لە خۆکوژی بکەنەوە نەبوونی ئامانجێکی دیاریکراوە لە ژیانان حتمما ئەگەر بگەڕێنەوە لە بۆ لایەنە دینیەکەی ئامانج هەر ئینسانە ئامانجێکی دیاریکراوە لە بۆ هەر ئینسانێک لەو دنیای یەکەم شت دەبی فکرکردنەوە لە قیامەتی بی و فکرکردنەوە لەوەی کە خوای گەورە بۆ ئیشەی ئەو دێکا و بۆ فکرکردنەوە لەو خۆکوژیەی پێی تووڕە دەبی و پێی ناخۆشە خوای گەورە و دەبی بشزانی بۆی کە فکر لەوەی بکاتەوە کە خۆی بکوژی و دەستبەرداری ژیانی خۆی هیچی بەدەست نایە بەڵکو ئەگەر بێ و هەوڵی خۆی بدا ئامانجێک لە بۆ ژیانی خۆی دابنێ بێجگەلەوەی کە گوتمان خوای گەورەی لەبیر بی و ئامانجی قیامەت بی بێ لە دنیا ژیانی بەپێی ئەو بارودۆخۆ ئەو هەلەی کە لە بۆی دەڕەخسێ ئامانجێک لە بۆ ژیانی خۆی دابنێ مثلەن ئەگەر داکە فکر لە گەورەکردنی مندارەکانی بکاتەوە خۆ وەچی دەزانین هیچ عیبە نیە ئەگەر تو لە ژوورێ بی و مندارەکانی خۆت گەورە بکەی و بەڵکۆ پیرۆستترینی شەکە تو بتوانی بیکەی و یعنی تاکەچی نوێ بەرهەمبینی لە بۆ ناو کۆمەڵگەی هەم وەرز دەبی لەوەی کە هەموو دەمە ژیانت هەر دووبارە بی و هەوڵ لە بۆ شتێکی دیکەی نوێ نەدەی حتممەەوە وا دەکا کە فکر لە خۆ کوژی بکەوە و یان مثلەن هەر یەکەچکە لە ئامانجەکانەوەی کە هانی کچانی دیکە بدەیت لە بۆ خوندن یان مثلەن لە بۆ هەر شتێکی دیکە زۆر زار هەیە مثلا توانای خوندنت نییە توانای ئیشکردنت نییە دەتوانێت بە دەستڕەنجینی خۆت یعنی ژیانی خۆت دروست بکەی المهم یعنی دوور بکەوێ لە فکری بێزاربوون دوور بکەوێ لەوەی کە وەرزبی لە دنیا وەرزبی لەوەی کە لۆ بژێم کو بژێم و ئەو شتانیان هەندێک جاری دیکە هەیە مثلەن ئافرەت هەیە چاو لە ژنی دیکە دەکە یعنی دەبینی برادەرەکەی یان جیرانەکەی یان خزمەکەی هەموو شتێکی هەیە و ئەو نیتی خەمی پێدەخوا یعنی بەڕای من بێ هەوڵ لە بۆ ژیانی خۆی بدا و داهاتەکی دیاریکراویش بی ئەگەر بەس قەنەعەتی پێی هەبوو ژیانی خۆی پێک بینی باشترە لەوەی چاوی لەوەی بیکە برادەرەکەم هەیەی خزمەکەم هەیەی جیرانەکەم هەیەی ئەمن نیمە کللتوریش یعنی هەتا حەدەکی زۆر زاڵە لە بەروی هینایتمان لە منداری و لەبات و فێریانکەن و تێکەڵی مشتەماعی بن و معاملە لەگەر بەرامبەر و لەگەر کەسی دەوروبەریان بکەین دەینی لە ژووریان دەکەین ئەتو کچی دانیشە مەکە مەینە مەبە عیبە قسان مەکە ئەو قسە دووبارانەمان لە مێشتی مندارەکانمان کردیەوە دیکە گەورەش دەبین خۆ بەتەمانی چاوەڕێی بین لایەن کە شتێکی مهمیان یان شتێکی باشیان لێ دەربچی لە منداریەوە فێری بکەکە ئەو مهمە و دەوری هەیە کە ساعتی گرینگە حتمما کە گەورە بوو هەست بە گرنگاتی خۆی دەکە هەست بە پێویستبوونی خۆی دەکا لە ناو مجتەماعی و هەز ناکە کە ئەو کارکتەرێکی دووبارێ و بوون و نەبوونیوی یەکشتە ئەکید ئەوەش دەوری هەیە یان مثلەن گرنگی پێدان بە یەکتری ینی مثلەن ئەمن دەبینم برادەرەکەم نەخۆشە گرنگی پێ بدەم ئەوە ها یعنی نفسیان مرتاحی دەکەم لەگەڵ خۆم نفسیان ینی هەموو زارە داکەم دەرێت دنیا کەم خەمی نەدایتەمە هەتا ئەمەش بێن خەمی زیاتر بدەین یەکتری لۆیە ئەگەر بە دوو قسەی خۆشیش بی هەوڵدا کچەکەی برادرت داکت خوشکەکەت کچەکەی جیرانتان بە دوو قسەی خۆش یعنی هەوڵ بدا ها بیهینەوە سەر دنیا ئەگەر بێزارە